ماوەی زیاتر لە 2 هەفتەیە بە دەستپێشخەری یەکێتی هەوڵەکان چڕکراونەتەوە بۆ دووبارە دەستپێکردنەوەی گفتوگۆ و دانوستانەکان و ڕەوینەوەی ناکۆکی و تەنگژە سیاسیەکان، بەڵام سەرباری ئەو هەوڵانی کە لارادان هێشتا هیچ پەرەسەندنێک لە پەیوەندیەکانی پارتی و گۆڕاندا ڕووی نەداوە و یەکێتیش ڕای دەگەێنێت گەشتبینن بانجامی گفتوگۆکان. هیچ چارێکی تر جگە لە گفتوگۆ نییە و لە هەستکردن بەو بەرپرسیارەتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی و ئەو بەرپرسیارەتیشی کە لەسەر شانێتی بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکەکەی هیچ کاتێک درێغی لەوە نەکردووە کە هەوڵی نزیکبوونەوەی لایەنەکان و چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان بدە. ئەو دوولایەنەی کە لایەنی سەرەکی ئاڵۆزبوونەکەن پارتی دیموکراتی کوردستان و بزنەوەی گۆڕان وا لێ بکەین کە لەسەر چەند خاڵێکی هاوبەش بێگومان هەموو لایەنێک خاڵی هاوبەش و ناکۆکیان هەیە، ئێمە لەسەر خاڵە هاوبەشەکان کۆیان بکەینەوە و هەوڵی چارەسەری خاڵە ناکۆکەکانیش بدرێ و دڵنیاشین کە ئەوە ئەگاتە ئەنجامێکی دروست کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ. لایەنەکانی تر پێشوازی لە هەر هەوڵێک دەکەن بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و ڕەوینەوەی ئەو ناکۆکیە سیاسیانەی کە دۆخی هەرێمی کوردستانی گەیاندۆتە هەستێکی دژوار و ناهەموار. سەبارەت بە ئەو کۆبوونانی کە ئێمە کردومانن لەگەڵ لایەنەکانە هەموو لایەنێک پێیان خۆشایەنی ئەوەی کە بەسەریان نازاڵە بە بۆچوونی جیاوازەوە چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانە نەک چۆنەتی قوڵکردنی کێشەکان. هیچ لایەکیش لە ئێمەی داوا نەکردووە کە بەشێک بین لە قوڵکردنی کێشەکان. هەموو لایەک داوای لە ئێمە کردووە دەوری زیاتر ببینین بۆ ئەوەی بەشێک بین لە چارەسەر. ئەمە خۆی ئیجابیە. ئەمە یەک. دوو، گۆڕان تایسە عەلانی نەکردو لە حکوومەتە کشێتەوە چاوەڕێنەکە چۆن کۆی کێشەکان چارەسەر بکرێ. یەکگرتووی هەروەها لە حکوومەت ماوە، کۆمەڵیش لە حکوومەت ماوە، ئێمەش لە حکوومەت ماوین. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سەرزاری ئەمینداری گشتی یەکگرتووانەیە تعبیری لەوە داوە لەوەی کەەوە ئامادەگی هەیە بۆ هەر کارێک کە هێزەکان لە یەکتری نزیک بکاتەوانەیە کە ئەمەش لێک نزیکردنەوەی هێزەکان ئەگەر 100 ساڵ بە یەکتری شەوە شەڕ بکەن ئەبێ هەر گفتوگۆ بکەن بەیەکەوە و بەدیلی گفتوگۆ شتێکی تر نییە و تەنها گفتوگۆیە. بۆیە باشتر وایە ئێمە شەڕی مێژوو لەگەڵ یەکتریدا نەکەین، بەڵکو مێژوو ئەزمون بێ بۆمان و بەرنامە بۆ داهاتوومان دابگرین. ئەم سیاست مەدارەی کورد کە تەمەنێکی لە نێو سیاستدا بەڕێ کردووە هۆشداری دەدات لەسەر هەڵدانی بەڵایەکی گەورە ئەگەر لایەنە سیاسیەکان ڕێک نەکەون. کێشەکان، قەیرانەکان، ناڕەحەتیەکان، ئاڵۆزیەکان ئەوە زۆرن لە کوردستانە گەیشتوتە حەدێکی کە ئیتر تەحمل ناکرێت لەلایەن خەڵکەوە. ئەگەر لەم قۆناغا لەم مەرحەلە هێزە سیاسیەکان لێبوردنیان نەبێ و گیانی لە خۆبردننی و لێبوردەیان نەبێ، بە باوەڕی من کارەساتێکی گەورە تووشی ئەم میلەتە ئەبێ. بە بەراورد بە چەند هەفتەیەک لەمەوبەر تا ڕادەیەک دۆخی سیاسی لارێمی کوردستان ئارامی بەخۆ بینیوە، هەرچەند ئەمە ئاماژەیەکە بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ، بەڵام لەگەڵەوەشدا هێشتا کێشە و ناکۆکیەکان بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. لە گەرمەی تەنگژە سیاسیەکاندا یەکێتی دەرگایەکی گفتوگۆی بەڕووی لایەنە سیاسیەکاندا کردووەتەوە. سەرەتای دەستپێکردنەوەی گفتوگۆکانیش ئەوە نیشان دەدات ڕەنگە لە ئەندێکی نزیکدا بۆ چارەسەرکردنی کێشەکان لایەنە سیاسیەکان بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ. مەروان بڵا، کورتسات نیوز، سلێمانی.